پاشەوەی وادەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان دیاریکرا چەند لایەنێکی سیاسی کوردستانی کاتی ڕیفراندۆمیشان بە کاتێکی خراپ و وەسف کرد. ئێستا لەم کاتەدا ئێمە ناتوانین ڕیفراندۆم بکەین لەبەر ئەوەی زەمینە ساز نییە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و بنیادنانی دەوڵەتی کوردی. ئێمە ئەوە خەونی خۆمانە و ئەبێ جێبەجێکین خەونی هەموو کوردێک هەموو تاکێکی کووردە لە ضمنیانە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو کۆمەڵ بزوتنەوەی ئیسلامی. لەبەر ئەوە ئێمە ئەمانوێ دەوڵەتی خۆمانمان هەبێت بەڵام تەسەوڕەکەین ئێستا کاتی نییە. هاوپەیمانی نیشتیمانی کە لایەنە شیعەکان دەگرێتەوە ناڕەزایی خۆیان سەبارەت بە ڕیفراندۆم دەردەبڕون و بە پێی مادەی 9 دەستوری عێراق ڕادەگەین کە حکوومەت بەرپرسە بۆ یەکڕێزی سەروەری عێراق. المادة 109 من الدستور العراقي. مادەی 9 لە دەستوری عێراق ئەوەی کە برا کوردەکان دەنگیان پێداوە حکوومەتی فیدراڵ پابەند دەکات کە گەل و نەخشەی سەروەری عێراق بپارێزێ. بۆیە بڕوامان وایە لە چوارچێوەی دەستور و یاسا و بەدایلۆگ لەگەڵ برا کوردەکانمان بدوێین بۆ پەرلەمانی هەرێمی کوردستانیش هیچ بابەتێکیان نییە کە بە یاسادانانی ڕیفراندۆم و جیابوونەوەیان لە عێراق یەکلایی بکەنەوە. ڕایگەشتی ڕۆشنبیران و بوارناسانی سیاسی لە عێراق ڕادەگەینە ڕیفراندۆم بەرەو دەوڵەتی کوردی سەرچێشی و شێتانەیە و ناحەزی خۆیان بەرامبەری جیابوونەوەی کوردستان لە عێراق دەکەن. هذا القرار هو أشبه بمغامرة. ئەم بڕیاریان سەرکێشی سیاسیە بە شێتانە لە قەڵەم دەدرێت. تۆ دەزانی کە دەوڵەتێکی کوردی سربەخۆ لەم ناوچەیە لەلایەن وڵاتانی دەوروبەر ڕەتدەکرێتەوە. ئاسایی ڕیفراندۆم بکرێت. ڕیفراندۆم مانای جیابوونەوە نییە. بەڵێ هەرێم بەشێکە لە عێراق و ئاسایی ئۆتۆنۆمی هەبێ بڕیاری خۆی بدات و دامون دەستگای ناوخۆیی خۆی هەبێت بەڵام نابێت لە عێراق جیاب بێتەوە. وادەی ڕیفراندۆم دیاریکرا لایەنەکانی عەرەب و چەند لایەنێکی کوردستانیش بە ناومێدی و سەرچێشی لە قەڵەمی دەدەن بەڵام 25 ئەیلولی داهات و لاپەڕەکان هەڵدەدرێنەوە و ئەم پرسەش یەکلایی دەبێتەوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.